خوێنبەخشین ئەرکێکی دینی و مرۆڤدۆستانەیە و هۆکارێکە بۆ ڕزگاربوون لە نەخۆشی و مردنیش. ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان کە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان لەقیان هەیە، توانیویانە لە ڕێگای خوێنبەخشانیانەوە لە ساڵی ڕابردوو 8274 بەتەڵ خوێن بە نەخۆش بدەن. ئێمە وەکو ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان کە لە 14 ساڵ 2015 دامەزراوە لە سۆرانەوە دەستمان بە کار چالاکیەکان کردووە و ئۆفیس سەرەکیمان لە سۆرانە خاوەنی عەبدەلقی ڕێکخراوین بە زۆربەی شارەکانەوە بە کەرکووکی خۆشەویستیشەوە. لەو ماوەیەدا زیاتر لە 8274 بتڵ خوێنمان بەخشیوە و زایدەن 58 هەڵمەتی خوێن بەخشینمان هەبووە و زایدەن 319 چالاکی جۆراوجۆری تر کە هاوکاری مرۆیی و برین چالاکی تەندروستەکانی خۆی بینیەوە. خوێنبەخشانی شوەک خۆیان باسی لێوە دەکەن وەکو ئەرکێکی ئاینی و مرۆیانە توانیویانە بەهانای نەخۆشەکانەوە بسن و گیانیان لە مردن ڕزگار بکەن، هاوکات ببنە هۆکارێکیش بۆ دڵخۆشکردنی کەسوکاری نەخۆشان. من وەک خوێنبەخشێک توانیم ئەمساڵ 4 بەتەڵ خوێن ببەخشم. بەکۆی گشتیش نزیکەی 20 بۆ 25 بەتەڵ خوێنم بەخشیوە تا ئێستا. ئەو کاتانێک کە پەیوەندیم پێوە ئەکرێت لەلایەن هاوڕێیانەوە یان ئەو کەسانێک کە پێویستیان بە خوێنە، ڕەنگە ئەو کاتە هەست بە شتێک نەکەم، بەس کاتێک ئەبینم خانەوادەی نەخۆشێک، دایکێک یاخود باوکێک یاخود هاوسەرێکە چاوەڕێی هاوسەرەکەیەتی کە لە نەشتەرگیریە، ئەو کات هەستەکەم کە چەندە کارێکی مرۆیانم کردووە، ئەو کاتە زۆر هەست بە دڵخۆشی ئەەکەم و زۆر دڵخۆشم ئەو کاتێک کە هەستم کردووە بە فریادڕەسی کەسێک یان کەسێک ڕزگارەکەم. من وەکو خوێنبەخشێک زۆر خۆشحاڵم کە دەتوانم هاوکاری نەخۆشان بکەم لە کاتی پێویست کە پێویستیان بە خوێنە بێەوە ساڵانە دەتوانم بۆ 2000 خوێن ببەخشم کە خوێنەکەشم ناخستە زۆر پێویستەوە. کاری خوێنبەخشین کارێکی زۆر پیرۆزەوە، توانیتم تا ئێستا نزیکەی 12 بتڵ خوێن ببەخشم و بەردەوامشم لە خوێنبەخشین. ساڵانە هەزاران نەخۆش پێویستیان بە خوێنوەرگرتن هەیە بە هۆکاری جیاواز لە ئەنجامدانی نەشتەرگەری و ڕووداوی هاتوچۆ یاخود تووشی نەخۆشی جیاواز بوون، وەکو شێرپەنجە و دابەزینی ڕێژەی خوێن و نەخۆشیە جیاوازەکانی تری خوێن. هەندێک کەس تەنها پێویستیان بە یەک پێکهاتەی خوێن هەیە، ئەمانە هەمووی لە ڕێی خوێن بەخشینەوە ئەنجام دەدرێن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.